ئێستا چۆنن جەماعەت باشن لە چیان عەشرەت باوە بێنم طبعاً هیچ شینێکم نەکردووە بۆی کە ئەوە بکەم باسی سیناوە لایڤ وشت کەم بەڵام تەنها ئەمەوێت تۆزێک وەڵامی مەلا هەڵە بدەمەوە ڕاستی نازانم مەلایە نازانم هەرچێکەیە بەرحەڵ تۆزێ لەسەر مەلا هەڵ و ئەو قسە قۆڕانی ئەمڕۆ کردی لەسەر ئەوە هەنێ قسەتان بۆکەم بەڕاستی ئەم شەو ئەگەر وەڵامم نایەتەوە نەئەکرا بەڕاست ئەبێ وەڵامی بیتەوە ئەمانە ئەبێ وەڵامی ئەم داعشانە بیتەوە بۆی بزانن کە ئەو ڕێز و احترامیان نییە تاوەگو بەناوی مەلاوە بێن کۆمەڵی قسە و باس و قسە فڕێ بدەن بەڵام کەس دانیشی وەڵامیان بداتەوە ئەوە نایخوا بەڕاستی ئەو باوکیان مرد ئەرە وەڵا هەمووتان بەخێر من خۆشەویستانی من سەرچاو یەک تۆزەوە سینتا هەموو بەڕێزان کۆ بنەوە دوایی وەڵامێکی باشمان ئەبێت بۆ هەڵۆ هەڵۆیە قەلە باشکەیە بەخوا نازانم چیزاتر لە قەلە باشکەی دەچێ بەڕاستی لە هەڵۆ ناچێ خۆی گیفکەرەوەی سەرمایکە ئەوە یەکەم شت جارە شەرمەزاریە بۆ ئاسایشی سلێمانی بەڕاستی زۆر شەرمە بۆ ئاسایشی سلێمانی بڕۆ ئەگەر بچووکترین شتکە لە سلێمانیە خەرای یەنە سەرێ بەڵام کابرایەکی داعش بە ئاشکرا دژایەتی گەلەکەی خۆتەکە لە ناو ماڵی خۆتا تەعداکە بەڵام ئاسایش هیچ قسەی ناکات سەر مۆزوع ئەوە داوەشینە بەڕاستی بۆ ئاسایشی سلێمانی عیبە عیب هەرا وەڵام ئەوە کوا و کابرا هەڵە بجێیە ئەوەی کە هینەکات ئەوەی هینی ئۆپەراسیۆنەکە ئەوە خۆ زوو ئەچوو بۆ لای داعش و مەعشانە بۆچی سەدەنگینیە بەڕاستی بەداخەوە کاکە ناوەکەیم بیر نییە ئەوەی بەڕێوەبەری سەرۆکی هینە ئەو بەشەی ئاسایش ئۆپەراسیۆن ناوەکەیم بۆ بنووسن سەرخێڵ سەرخێڵ ئاو سەرخێڵە جاجارەکو مار پێوەی ئەیان نازانم ێستا بۆشی قسە ناکا لەواقع ئەوە عەزیزان من چەندین جارە ویستومە سەر ئەو سەرخێڵە قسە بکەم بەڵام کە وەختی ئەیبینم دژی ئەو داعش و شتانەیە بە یەک وشە ناویم نەبردووە بەڵام هەر لەسەر ئەوەش خۆشەویستان بەس لەبەرەوەی کە ئەچێت لەو هەڵەبجە و مەڵەبجە و دەوروبەرا داعشەکانە بێ جاجارە قەت قینم لەسەر نەکردو لایڤشم لەسەر نەکردووە بەڕاستی هەر لەبەر خاتی ئەوەی جا حسابی کەم خۆشەویستان تەوان بە تەمای لایڤ وشت نەبووم ئەوە هەر بەجلی ئاساییەوەیە با بڵێین خوارەوەم تراکسوودا نۆرماڵ ئەمەوێ وەڵام بە قسە و باسەکانی مەلا هەڵۆ بدەمەوە وە گەنجانی سلێمانیش بەڕاستی ئەبێ لەسەر قسانەی بێنە دەنگ مەلا هەڵۆ دانیشتووە ئەڵێ بۆچی پەلاماری مامۆسایانی ئاینی ئەدەن بەر لە هەر هەموو شتێ ئێمە تۆ و عەلی قەرەداخی و ئەو 4-5 کەسە بە مامۆسایانی ئاینی نازانین هەڵۆ لەگەڵ هینا لەگەڵ مەسەرەکە خۆی ناوناوە مەلا ئەویش ئێوە بەڕاستی مەلانین مامۆسای ئاینین ئێوە کۆمەڵێ بەکرێگیرا و جاسووسی داعشن و جاسووسی جۆلانی و میتی تورکن پیاوی سعود و ئەوانن کە ئێستا چەک ئەدا بە سووریا بۆ قەت و عامکردنی کورد لەبەر ئەوە ئێوە حسابی مەلاتان بۆ ناکرێت ئێوە مامۆسای ئاینی نین ئێمە هەمیشە ڕێز و احترامی مامۆسای ئاینی لەسەر سەر و لەسەر چاومانە بەڵام هینی ئێوە نە چونکە ئێوە مامۆسای ئاینی نین تۆ خۆت هەڵواچێ بە مامۆسای ئاینیە بەڕاستی ئێوە کۆمەڵێک سەرسەرین بەکرێ گیراون تەنها و تەنها بۆ لێدان لە کورد و لە بەژۆندەکانی کورد دەنا لەو ڕۆژەوە کە ئەم ڕووداوانە ڕوویاوە کە گەلی کورد ئاوای یەکگرتوان لەسەر شەقامەکانە بە سەدان مامۆسای ئاینی هەر لەو کوردستانەیە مامۆسای ئاینی بە شەرەف بە ئابڕوو و خەڵکانێک سەر بە گەلەکەی خۆیان و مامۆسای باڵێن بە هەموو پێوانەیە کە بە ئەخلاقەتی مامۆسای ئاینی هەیە هاتوون ڕێی خۆیان وتووە قسە و باسی خۆیان کردووە دیفاعیان لە گەلەکەی خۆی کردووە و دیفاعیان لە کوردانی ڕۆژئاوا کردووە و دژی ئەم بەربەریەتەی جەماعەتی جۆلانی داعش و چەتەکانی تورکیا بوونەتەوە و قسە و باسی خۆیان کردووە ئەمانە مامۆسای ئاینین بەڕاستی لەبەرەوە ئەوە ئەو مامۆسا ئاینیانە لە لای هەموو خەڵکی کوردستان جێگەی ڕێزن جێگەی احترامن و جێگەی خۆشەویستین و ئێمە هەمیشە وەکو مامۆسای ئاینی ئاوە دەستمان بە سنگەوە بۆیان گرتووە بەڵام تۆ مەلا عەلی و نازانم بەناوەکەی تر ناوی چییە مەسهەر و ئەم هەڵۆیە قەلە باشکەیەکی ئەمانە هەر بەڕاستی ئێوە مامۆسای ئاینی نین ئێوە داعشن ئێوە هاتوون دژی گەلەکەی خۆتان لە ناو ماڵی کووردا یان دژی هاتی گەلەکەی خۆتانەکەن
لەبەرەوە تۆ بۆت نییە بەو دەمە پیسەتەوە بەو ڕیشە پیسەتەوە تۆ بۆ نییە باسی مامۆسایانی ئاینیکەی بەڕاستی ئەسڵ هەر بۆت نییە قۆنەرەی مامۆسایەکی ئاینی زۆر لە ئێوە شەریفترە ئێوە خۆتان هەڵواسێت بە مامۆسای ئاینی و بەدینە ئەگینا ئێوە داعشن بەڕاستی ئێوە جاسووسن ئێوە بەکرێژیراون لە کوردستانە جێگاتان گرتووە لە واقع پاشە ئازیزان ئەمڕۆ لە سێمانی دەیان هەزار کەس ناوزایت دەربڕیوە تو ویژدانتان هەر دەیان هەزار کەسەکە کە ئێوە بەشداریان تیا کردووە ئێوە لەکوێ جوێنتان بە ئاین داوە لەکوێ جوێنتان بە مامۆسای ئاینی داوە باشە تو شەرەف و تۆ کە خۆ بە مامۆسای ئاینێزانی تۆ هەست تۆ شەرمەزار نابی ئاوا درۆکەی هەڵۆ هەر بەڕاستی تۆ دان ناوەشی کە ئاوا درۆکەی ئەم دیان هەزار کەسە دژی جۆلانی قسەیان کردووە دژی تورکیا قسەکەن تۆ بۆچی زیبکە دەرەکەی تۆ بۆ لە کورتانەی کاکە تۆ بۆ لەقە هاوی هەڵۆ تۆ بۆچی بەڕاستی لەقە هاوی تۆ بۆچی بەلەسە بووی تۆ بۆ کەفە چڕێنی چی عیلاقەی بە تۆ هەیە ئەسڵەن چێ هینی بەکڵاوەکەی تۆ پێواوە تۆ عیلاقە چییە پاشان هاتووە گاڵتە بە هەزاران هەزار ژنەکە لە ئاسی دنیاە هەتا ژنانی خەیرە زمان کە هاتوون لەسەر مەسەرەی کەزیێ ئەو کچە قسەیان کرد کە سەسەریەک ئەو کەزیەی بڕێبوو قسەیان کردووە یەک گاڵتە بەوەی ژەکە ئەڵێ ئێوە ئاوا تۆڵێ ئەوەکەنەوە ئەی خۆ ئێمە وەکو تۆ داعش نین ئەگەر بەیانی بچی کشە داماوەکەی ئەوەک بگری قژی والێ بکەیتەوە خۆ ئێمە تۆ نین وەکو داعش ڕەفتانکەی بەڕاستی باوکی ئەمڕۆ یاسبەی باجەکەیەدا بەڵام ئێمە وەکو ئێوە ناچین بچین کچی ئەو کابرایە بگرین و بەبێ ئاگای لە هیچ شتێبێ بچی کەزێ ئاوا لێ بکەیت تۆ بۆچی تۆ ئەسن تۆ بۆچی پێ ناخۆشە ئەوە جۆرێکە لە ناڕزای دەربڕین کە عەقڵی تۆ چونکە عەقڵی داعشانەیە تەنها کوشت و بڕ ئەزانێ ئەوە عەقڵی تۆیە وابی دەکاتەوە پێت وایە ئەم ملیۆن کوردە لە ئاسی ئەمریکا و ئەوروپا و هەموو دنیاە هیچ قیمەتی نییە و ئەمە هیچ نییە و ئەوانەی سلێمانی و هەولێر و زاخۆ و هەموو قەزا و ناحیەکان هیچ نییە و ئەمە تۆ ئەدەیە ئەمە نادیدە بگری چونکە تۆ بۆ لەبەرەوەی پێ ناخۆشە کە ملیۆن کورد هەر هەموو ئاوای یەکگرتوانە هاتنۆتە سەر شەقامەکان شەو و ڕۆژ دیفاع لەگەلەکەی خۆیان دەکەن خەریکە هەر بەمانە پاشەکشەیەکەن بە هەموو دوژمنان و نێرانی کورد بەڵام تۆی ئەحمەق لەبەرەوەی کە ئاوا قساکەی چونکە قسەکانی تۆ ڕێک ئەوەیە ئەدەوێت هەموو ئەمان نادیدە بگری لەبەرەوەی خزمەتی ئەردۆغان و خزمەتی ئاغاکانی وەکو جۆرانی ئەمانە بکەیت ئەمە کێشەکەی تۆیە بەڕاستی ئەجینا تۆ عیلاقۆ چییە کەی چ ڕابتی بە تۆ هەیە لە کوردەواریا قسەیە هەیە ئەڵێ ئەگەر گوڵنی دڕکیش مەبە تۆ ئەگەر دڕگنیت ئەگەر پیاوی جۆلانی نۆکەری چەتەکانی جۆلانی تورکیا و سعود و ئانەنیت تۆ عیلاقۆ چییە بۆ خۆ دابنیشە حەقی بەسەرەوە قەزیەوە چییە ئەم نڕنەرە لە چیە بەڕاستی تۆ بۆ ئەم کاراکەی ئیشی تۆ چ ڕابتی بەوە هەیە ئەسەر وەکوتم چێ پیسایی بەکڵاوەکەی تۆ پێوەوە بەو جامانە قۆڕی کە بەسەردەوەیە کە جامانەی خیانەتە لەسەری تۆ و بێڕێزیت بە جامان و بە کورد کردووەکە بەجلی کوردیەوە بە جامانەوەی ئەوەکەیت چ ڕابتی بە تۆیە ئەسەر تۆ بۆ بەدەسە بووی حەقی چیە بەسەرەوە بەڕاستی ئێوە عیلاقەتان چییە ئەگەر تۆ پشتیوانی لە داعش ناکەی ئەگەر تۆ پشتیوانی لە جوولانی لە تورکیا ناکەی چ ڕابتی بە تۆ هەیە خەڵێتە سەجادە نایە چ عیلاقی هەیە بۆچی بەو هەموو ژنوکشە ئەمڕۆ لە سلێمانیا لەسەر شەقام بووی ئەڵێن ئەوانە سەماکەن کەی ئەوانە سەمایان کردووە ئەگەر سەماشکەن بە تۆ چی ئێ خۆ تۆی فاسد دوێنێ باشن تۆ ئێستا لە کوردستان ناوی مەلای کەمەر باشە یا هەڵۆی کەمەر تۆ هەر خەریکی کەمەرگرتنی ژن و کچی فاسد ئایلەوە تۆ ئێستا هەڵۆی کەمەری لە کوردستانە هەموو کوردستان و گەنج و کشە و بەتۆڵێن کەمەرگر تۆ هەر خەریکی ئافرەت و فەسادی و بێئەخلاقیت ئیتر تۆ ئێستا بۆ کچە ڕوسوولان ناڵێ ئەوانە بەڵێ خۆی وایە کەمەرە کاکە ئێستا تۆی بۆ کچیان ناڵێ ئەڵێ وەڵا ئەوانە سەماکەن دەڕزێ بۆچی پیاوێشیت کە هەر پیاویژنی بەڕاستی یاخوا داوەشیت کەمەرگر بەشەر هەیە بەقێتە فاس بێ یا کابرایەک هەیە لە بەریتانیا ئەوەی دزەکە ئەوەی کە تا ئێستا بە ملیۆن پاوەنی دزیوە بە ناوی دینەوە کوڕی پیسە کوڕی پاکەکیە ئەوی دەستگە بە حەپە لە خۆتەوە هەر لە خۆیەوە تۆ سەیری هەموو داعشە لە ئێمە کۆبوونێتەوە تۆ سەیری ئەمانەک آخر کوڕی پیس تۆ چی دانیشتی ئەو قساناکەی ئەڵێ چی لە قسەیەکە ئەوەی دیفاع لە نیشتیمانەکەی کە شەهید نییە باشە ئەرێ عەزیزان بەشەر هەیە قسەی ئاوا لە دنیا بکە ئەگەر ئەمە داعش نەبێ
ها کوڕی نازانم چی بۆچی شەید نییە ئەسڵەن تۆ چی تا خەڵک گوێ لە تۆ بگرێ کە خەڵک لەسەر خاک و نیشمان شەید کرێ یا شەید نەکرێت تۆ چی ئەسڵەن کاکە یعنی تۆ پێت وایە ئێستا هەموو کورد و پێشمەرگە و ئاسایش و نازانم فڵان و فیسارەکان و ئەوانەی لە ڕۆژ ئاوای کوردستان و پەکەکە و ئەمانە هیچ ناکەن گوو بە کڵاوی تۆ پێون وەڵا کوڕی پاک وای وتووە کە تۆ چیت کاکە ئاخر تۆ چی لە ئێمە خۆ لە مایشێک و بووی بە کەڵەگا لە خۆ تۆ قسەی قۆڕەکەی ئەسڵەن تۆ چی کاکە گیان تۆ خەڵک حسابی خەڵک پێڕا حسابی یەک تا قۆڵەریشی بوو ناکا کوڕی پاک تۆ چیتە لە خۆ تۆ قسە بکەی یعنی تۆ پێت وایە ئێمە کێشەمان نییە تۆ قسەیەکەی باوکم بە ناموسم هەرچی ئەو هەیە لەو بەریتانیایە باشە بە بەحرەوە بە چەمەوە بە نازانم بە چیەوە لەو بەریتانیایە هەیە باشە هەر لە خوارەوە حتا سکۆلەند هەر هەمووی بخۆیتەوە یەک کەس پێ ناڵێ عافێتە بێ یەک کەس پێ ناڵێ عافێتە بێ هەر هەمووی قۆڕقۆڕ بخۆیتەوە تۆ چی کاکە تۆ کابرایەکی پارە کۆکەرەوەی لەگەڵ سەتڵەکەیە خەریکی دزین خەریکی بێئەخلاقین خەریکی فەسادین هیچ قیمەتێکی نییە و تۆیش مامۆسای ئاینینی لە هەوەک و هەڵۆوای بەڕاستی یەک زەڕە جیاوازیتان نییە ئێوە تاکی یەک جور پێڵاون لە حەقیقەتە تەواو خەڵک حسابدان بۆ ناکا ئێوە وا مەزان بڵێ وەڵا مێزەرێکتان داناوە بە درۆ اینجارە ڕیشێکتان هێشتۆتە وازان ئەمە مامۆسای ئاینی و ئەبێ ڕێزیان بگیرێ کەی مامۆسای ئاین کاکە ئێوە کۆمەڵێک قەشمەر و لاتولوت و هیچ و پوچن کە دروستیان کردوکو جاسوس مامۆسای ئاینی خەڵکی بە حورمەتە خەڵکی بەڕێزە پیاوی شەریفە ئینسانی عاقڵە ئینسانی چوزانم مدافعی گەلەکەیەتی بەڕاستی مدافعی ئاینەکەیەتی ئێوەی هەرچی و پەرچی چین تاوەکو خەڵک گوێتان لێ بگرێن ئێستا مەلا هەڵۆ تۆ یەک قڕن قسە بکە تۆ چی خەڵی جۆ لێ بگرێ بەڕاستی ئەسڵەن ئەوەی کە یەک گوێ لە تۆگرێ هەر بەڕاستی کارەساتە سەیرم لێ سەیر بڕواتانە بێ بنهای مامۆسای ئاینیەوە کوڕی پاک و عەلی قەرەداخی و نازانم ئەم زەڕەزەڕەکەی تر ناوی چییە ئەم سێ چوار خۆشبەختانە کەمیشن ئازیزان یەکی حسابیان کەی عەلی قەرەداخیە مەزهەرە هەڵۆیە کوڕی پیسە هەمووی 6-7 کەسن لە کوردستانە پێتان شتێکی عەجیب و غەریب نەبێ بەڕاستی جا چونکە ئێستا هەموو کوردێکی گرتووە ئەوان ئیتر بەما لە کورتانەیە هەڵۆ لە کورتانەیە باشە کاکە کوڕی پیس لە کورتانەیە هەمووی لە کاکە ژیان ئەگینا کاکە تۆ بۆ هەڵۆ تۆ بۆ بەرەخستووە خەڵک لە سەمێ لەسەر شەقام تۆ ئیلاقە چییە من بەس هەر لەوە تێناگەم بەڕاستی یعنی پێم من لە هەڵۆ پرسم خەڵکی کوردستان خەڵکی سێمانێتە سەر شەقامشن بۆ سەوڵەکە تۆ بۆ بەرەخستووە بەس پێم بڵێ تۆ ئیلاقە چییە تۆ بۆ داخلێ تۆ بۆ ئەو دڵی خەریکە ئەتەقێ و کێ مشکلەی توێ لەگەڵ یان مەبە لەگەڵ یان مەبە باش نییە بەڵام هەموو گەنجانی سلێمانیش بەڕاستی حەقە لایەک لەمانە بکەنەوە لە حەقیقەتە حەقە ئەمانە شوێنەکە چوار تەماتیان تێگرن پێحورمەتیان پێ بکەن ئەمانە ڕسوایان کەن ئاسایشی یەکێتی بەڕاستی شەرمەزارە بۆ ئێوە بەڕێوەبەری ئاسایشی سلێمانی مدیری ئاسایش سلێمانی زۆر عیبە بۆ ئێوە کە دانلەغاو ناکەن بەسەری ئەو هەڵۆیەوە بەڕاستی ئەبێت دانلەغاوکەی بەسەریەوە باش نییە هەرچەند دانلەغاوی ئەسپی ڕەسەنە بەڕاستی بەڵام ئەبێ هەوسارکەی بەسەریە لە حەقیقەتە ئەگەر من بەڕێوەبەری ئاسایش ومایە بەیانی ئەچوم هەوسار مەکرد بەسەری هەڵۆیە بۆی نییە دانیشێ ئەو چەنە بازیە بکات چکە ڕەبتی بۆەوە نییە ئەو داعشێکی خائینە بۆی نییە قسەکە بەڕاستی ئەبێ مەلی حیسکا لە کوردستانە بۆی نییە خۆ ڕۆژێ دادێ کەوایان بەسەرێت ها ڕۆژێ دادێ کە هیچ شتێک بەڕاستی شمولی ئەمانە ناکات ئەمە واقعەکەی ئەوە قسەکانم بوو وەڵامەکانم بوو بە ئەو قسە قۆڕانی ئەمڕۆ هەڵۆ کردی و دەیان هەزار کەس شەرافەتمەند لە سێمانێتە سەر شەقام لە سەوڵەکە بوون هیچ کەسێک باسی ئاینی نەکردووە درۆکە ڕووی ڕەش بێ لەگەڵ ئەبوو جەهلە باش با بڕوە هەر خەرێکی ژن بێ هەر خەرێکی فەسادی بێ هەر خەرێکی کەمەر بێ کەمەرگرتن بێ لە پێشەوە بیگرێ یا لە دواوە بیگرێ لە کوێی گری بڕۆ بۆ خۆ بیگرە هەڵۆیکە بە ئارەزی خۆ تۆ ناوە هەڵۆ نییە لە کوێوە گری بیگرە تۆ مەگەر بەس ئەوە پێ بگیرێت ئینە یەک شتێکە پێ ناگیرێ بەڕاست یەکش ئەرە بە قورئان باس مەگەر لە دواوە بیگری یا لە پێشەوە بیگری هەڵۆی فاسد ئەراڵە ئەیش بیستومە نامی بڕۆمە ناو ئەوەی شەوە کاکە گیان جا عادەتەن خۆ ئەزانین چۆنە ئازیزان هەر کەسێک لە زەردەمی مناڵی و ئەوانەیە زەربەیەکی بەرکەوت بێ خۆ تێگەن کە گەورە ئەبێ ئەوێت تۆڵە لە کۆمەلگای مرۆڤایەتی بکاتەوە
ئێوێ گوێن بە هەموو کەسێ بدا تعدا لە هەموو کەسێ بکە هەر لە خۆ بە سەگوەڕ بە ئارەزی خۆی باشنی ئەبێ بە ئارەزی خۆی ئەگەچە بۆ لەبەر ئێوێ تۆڵەی خۆی باشە لەو سوکاتێ کراوە بکاتەوە کە کاتی خۆی پێیکراوە بەڕاستی ئەرەوەڵا هەڵۆی کەمەر لە مۆلا ئەوە ناوی هەڵۆی کەمەرە خۆشەویستان اینجا ئەو کوڕی پاکەیەتە ناو تیکتۆکە عەزیزان گوێ لە چیەکردنیەوە کاکە گوێ لێ مەگن تێی هەڵم کاکەجیان ئەوە چییە تێ ناگەم بەڕاستی ئەوە ئەڵێ چیە لە خۆیەوە ئەوە چییە تاقەڵی گوێ لێ بگرێ وەڵڵی ئازیزان بڕواتان نەبێ من مناڵی پێنجێنم لە سلێمانیا گەورە بووم ئەوان 29 ساڵەمانی هەشت ئەبم بە 30 ساڵە کە لە ئەوروپایە بە شەرەفم ئێسەی لە هەشت لە مامۆستایشی ئاینی ببینم دەستی بۆ بەسنەوە گرم مامۆستای ئاینی باش نییە بەڵام ئەمانە کوڕی جرتن مامۆستای ئاینی چی بە قوربانتان ئەمە مامۆستای ئاینی ئەمانە کۆمەڵی خەڵکی خوێڕین کۆمەڵی خەڵکی سەسەرین بەڕاستی ئەمانە خۆی بوونەتە هۆی بێڕێزیکردن بە ئاینی پیرۆزی ئیسلامیش ئەو باش ئەو ڕاستیە بزانن یعنی بوونەتە هۆی بێڕێزی بە ئاینی پیرۆزی ئیسلام ئەمانە درۆزنن ئەمانە ساختەچین ئەمانە بەس خەریکی ئافرەت و پارەکۆکردنەوە و جاسوسی بۆ میت و جاسوسی بۆ جۆلانی و ئالەم بابەتانن لەبەرەوە بیان ناسن ئەمانە ژیان لێ مەبن ئەوە وەڵامی قەلە باشکەکە بوو لە سێمانی کە ئەمڕۆ کۆمەڵە چەنە باسی کرد باش نییە و ئەو داماوەی بەریتانیایش ئەو ڕسوایە ئەوە یاخواخوالەوە ڕسواتری کاوەڕاستی ئەوش هیچ نییە لە خۆی کردو بەشت و قساکە ئیتر بەداخەوە ئەم سۆشیالە ئەم سۆشیال میدیاوشتەی ئەمەی کە هەیە فەیسبوک و نازام تیکتۆک و ئەم بابەتانە ئەڵێ چیتر پڕ بووە لە خەڵتە لە حەقەتە لەگەڵ ڕێزما بۆ ئێوە بەڕاستی خۆشەویستان پڕ بووە لە ئینسانی خەڵتە هەرێکە بەنایەکە یەت خۆی ئەنوێنێ یەت خۆ قساکە ئەگینا بەڕاستی ئەوانە هیچ نی نازانێ ئارە مەحمەد ئەرەوە ئەوەیە ئەگیناوەکو منتەق هەڵۆ بۆیە ئەمڕۆ قسانەی کرد لەبەرەوەی کە ئەوێ دیفاع لە جۆلانیکە و ئەوێ بڵێ خەڵکی کوردی ئەوە ئەوێ شتەکە بێ ئەهمیەتکە یعنی ها هیچ قیمەتێکی نییە و اینجا ئەوێ چی ئەوێمە ئاش بەتاڵەوە شو ئەبێدا تۆش پیا و بە مەرد بەمەیە لە کورد ئاش بەتاڵکە ئەگەر ئەوە بەردایەتی هەیە ئەگەر لە هەڵۆ ئەگەر لە یەک دایکی کورد لە دایک بووی مەیەڵە ئاش بەتاڵ بێت باش نییە ئەگەر کورد ئاش بەتاڵیشکە بەهۆنەی چوار نامەردی وەکو تۆیە کە ناوجێگەی سلێمانیە هەوای پاکی سلێمانی هەڵەمژن بەڵام نۆکەری بۆ داگیرکردنی کوردستان بۆ جۆلانیەکە بەڕاستی یان چوار ساختەچی و پارە کۆکەرە و دەستبڕی وەکو کوڕی پیس لە بەریتانیا ئەمێ جا کوڕی پیسەویی وەڵای ئەم بۆ هۆڵەنداشکا لە ئارامە ئەی بۆ نهاتی ها کونە درۆ ئەی بۆ نایشکاتم لێکەی خۆ من لە هۆڵەندا ها داعش ئەی بۆ نایی خۆ من وەکو تۆ دزیم نەکرۆ تا هۆڵەندا بمگرێ کاکە ئەمە قسەم بە تۆ دەستم خۆش بێت داعش مەبە با قسە پێ نەڵێم خائین مەبە با باسە نەکەم تۆ هەڵۆ مەسهەر عەلی قەراخی ئەمان ئەمە تازە ئێوە لە کۆمەلگای باشوورە نابود بوون بەڕاستی ئەگینا هیچ کەسێک لە کووردا لە هەرچی مزاهرەیە کراوە ئایزان ئارام ئەحمەد لە ئەوروپا لە ئەمریکا لە کەنەدا و ئوسترالیا لە کوردستانە لە هەموو شارەکانە یەک کەسێک یەک گوشەی ناشین بەراو بە ئاین نەوتووە یەک کەسێک باش بیزان یەک کەسێ قسەیشی بە مۆسایکی ئاین نەوتووە تەحەدا ئەکەم بیهێنن کە یەک کەس لە هەموو دنیاە کورد کە ملیۆن لێسە شەقام بووە بڵێن یەک کەس قسەیشی بە ئاین وتووە یەک کەس باسی مامۆستای ئاینی کردووە نه ئێمە باسی کۆمەڵی بێشەرەفمان کردووە کە ئەوانە بە ناوی ئاینی ئیسلامەوە قساکەن خوا کرد بە مەلا بەڵام ئەوانە مەلا نین ئەمانە مامۆستای ئاینی نین ئەمانە کۆمەڵە بەکرێگیرا و خائین کورد و کرمانجی بۆیە باستانەکەین ئەگەر مامۆستای ئاینی دانیشێ وە من هەر لە ڕوو نایە قسەیەکی بەزم بکەم بەڕاستی ئەوە ئەدەب و ئەخلاقمانەیە کە بزانین مامۆستای ئاینی چییە چۆن ڕێزی ببین کاکیشە وەڵای ئالۆ ماڵی مامۆستای ئاین دانیشێ بەس بگوێ بۆ گرم کاکە باش دوو قسێ بەزم ناکەم بەرامبەریش چۆن نەبێ کاکیشە لە مامۆستای ئاینیە بەڵام ئێوە ئێوە لە کەمەرەوە بیگرە هەڵۆ لە کەمەرەوە بە قوربانە بن باشە کاکە هەڵۆی کەمەر شۆتان شا عەزیزان سڵاوم گەێن بە هەڵۆی کەمەر خواتان لەگەڵ بێ خۆشەویستان یارە محەممەد ئەوە بەسە بۆ وەڵامەکەی سڵامان گەێن بە هەڵۆی کەمەر چی بکەین